نابێ لە دڵماندا ڕق و خینە بەرامبەر هیچ کەسێک لە ئیماندارانی پێشوو هەبێ بەڵکو دەبێت دوعاشیان بۆ بکەین. بەداخەوە لەم ڕۆژگارەدا خەڵکانێک زۆر بە ئاسایی باسی سەحابە دەکات بە خراپە، باسی زانایان دەکات بە خراپە کە وەفاتیان کردووە، لە کاتێکدا ئیمانداری ڕاستەقینە کە خوا مەدەحیان دەکات لە سوورەتی حەشردا لە دوای مهاجرین و ئەنسار ئەوانن کە دوعا بۆ ئیماندارانی پێشخوایان دەکەن. بۆیە باوریابین دەممان نەبێتەوە بە دوعا و خێر و پاڕانەوە نەبێت بۆ ئەوانەی پێشووترمان کە ڕۆیشتون لە زانایان لە پیاوچاکان و لە خواپەرستانی ڕابردوو. وریابین ناوی هیچ زانایەک بە خراپ نەهێنین. بەداخەوە کەسانێک هەیە کە زانایەکی وەکو شێخ الئیسلام ئیبن تەیمیە کە لەم ڕۆژگارە بالەوانەیە دژمنایەتێکی زۆری کردبایە، لە قسەی خراپ زیاتر بەرامبەری نایکات، وە زانایانی تری وەکو محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی خوای گەورەیان لێبێت و باقی زانایانی ئیسلام بە خراپە باسییان دەکات لە کاتێکدا ئیمانداران دەبێت دوعایان بۆ بکەن، دەبێت بپاڕێنەوە چونکە ئەوان ژیانی خۆیان لە پێناوی ئەم دینەدا سەرف کرد و وە کۆمەڵێک بەرهەم و کتێب و قسەی جوانیان بۆ ئێمە بەجێهێشتووە.